سڵاتە لەبازدان و خۆشەویستانم بەخێربنەوە لە ڤیدیۆیەکی نوێی یاری دراگۆن بۆڵ لە پارتی دووەم گەڕین وڵاتان دراگۆن بۆڵ کاکارۆت دەکەین ئەو ڕۆژدیسانەوە لە پارتی دووەم هەروەکەوە کەسانی کە پارتی پێشتیان نایتیاوە لینکە لە دیسکریپشنە توان بڕون پارتیەکەم ببین کە شەڕەکەی ڕادێنس بوو کە سەرەتای چیرۆکەکە بوو لەندە دەستمان پێکرد ئێساش پێویستە بچین گۆهان ڕزگار بکەین لە دەست ڕادێنسەوە با دەست پێ بکەین سەیڤەکەی خۆمان لۆت دەکەین ئێستا شاتنەوە ناو یاریەکە تەبعاً کۆتایی یاریەکە من ڕیکۆرد کردو بە حیسابی خۆم کە لەو جێی وازمان لەهینە بەڵام یاریەکە ڕیکۆردەکەی دەستی پێ نەکرده بوو تەنها شتێکی ئەوەندەکری تێدانە بە ئەوەن دەبوو کە گۆکو دەرمانێکی کەپسولەشی لە بۆڵمای وەرگرت بۆ ئەوەی بتوانێتن خۆی ڕیڤایڤ کاتەوە واتە خینی خۆی ئەگەر کەم بووبی خینەکەی خۆی زیاد کاتەوە دەتوانین لە کاتی شەڕکردن بەکاری بێنی ئێستاش پێویستە بچینە و لوکا ڤیلەج دەبێ هەزبی ئێستا لەگە بیکۆڵی دەچین لە بۆی پیکۆڵۆ بتانی یارمەتیماندا لە شەڕ ڕادێنسەوە هەروەکەوە شێوازی ئەنیمەیشنەکە ئەنیمیەکە ئێستا پێویستە بچینە زارە ناتوانین بێتە خوارە بۆ گۆکو ئەوەتە لە ئاراستێنە و هێڵە سوورە هەڵا تیشکەشی سوورە ئەوانش بە دووە ماکەوتێن بەس مەجاالیەمانێ دەمانێت چیرۆگەکەی خێراتر تاوا بێ چکە یاریکە زۆر دوور و درێژە خۆراکە بیدەین بەشانیان بیدێنە بۆکوی باش کەش یاری بە گۆکوی دەکەین تەنە بیکۆڵە تەنها یارمەتیمان دەداتن واتە یاری پێ ناکەین ئەو هەستی بەهێزەکەیان کرد زانی ئەوان هاتن What? Another reading, and it's heading straight for me. There's one. No, there's two. سەرتا یەک دانێخیندەوە گوتی ئەستەمەکەەوە کوڕەکەی کاکارۆت بۆ هێزەی هەبیتن بەڵام گوتی دواتر گوتیەوە دوو هێزی کەشم بە دیارکە لە بۆم کە وانزیک دەبتەوە لێ گوچیان 313 بوو یەکەجان 323 بوو تقریبا ئەو بابەتە بوو ئەوە هاتم ڕوبەڕۆی ببنەوە دەرێ لە چێندرە ئەو شاریتەوە مەبەستی گۆهانە دەرێ پێم مەڵێ کە ئەتوو فکر لەوەی دەکەوە کە بتوانی شانسی ئەوتەوی لەم ببێەوە ئەمنی ببەزێنی دەرێ دەبێت و بمری لێدانش باش لە سەرەتایی هەوڵدەین پاوەڕی خۆمان زیادکەین چکە شەڕەی کەمێک قورستر دەبێت لە چاو پێشتر لێدانشی زۆر باش بوو سپێشەڵ بوو ئەو خۆی لادە لە کامیکانەکە زۆر باشەوە دوو جارە هەمان لێدان ئەو جارە کامەیەکە شتەکەی گرتی باشترین شێوازی لێدانە کە بەرامبەری بەکاری بینە مەجاری نەدەمێت کە شەڕی بکە زۆر چاکە بەژێت شڵەکەی واتە بەرگیەکەی ماشکان
بە بەرگێکە جەستێ هەیبوو شکانمە قسە ڕوبەڕووبنەوە یەکەممان تاوا بوو جارێکیش دەبێ ڕوبەڕووی ببینەوە Even with your combined power, you're still pathetic. غەرێ بە یەکگرتنی هێزە گەشتان بۆ شوێ نەبوو Heed my warning. Don't deserve to live. You gotta be kidding me. You know what? Since you're going to die anyway, I might as well tell you something. The Doosayans I mentioned earlier, they're even more powerful than me. دەڵ پێشەوەی بمرێن دەمە شتێکتان پێ برێم کە دووسایانی کەش دێن لە ڕێگانە کە بێنە سەر زەوی کە لەم زۆر بەهێزتریشن دەیت کە هێزەکەی خۆت مەشارەوە لێرە نیشانی بدە Lucky for you, I actually came up with a new technique while I was training. دەڵێ ئەم تەکنیکە چی نوێم هەیە دبەختە چی باش هەیە کە ئەم تەکنیکە چی نییە فێرمە لە ڕاهێنانەکانیم I'm just gonna need enough time to charge up the proper energy. دەڵێ تەنها کاتم پێویستە بۆی کە هێزەکەی خۆم کۆ بکەمەوە لە بۆ بەکارهێنانەوەتوانە Busy while I deal with this. دەڵێ تەنها پێویستە تو مەشغوڵی بکەی واتە سەرقالێکە لەبەوەی کە هەم هەتا هێزەکەی خۆم کۆ دەکەمەوە دەرهیوادارم ئامادەبی بۆ ئیشە سپێشەڵ بیم کانونەکەی بەکارهێنیتە ئەو چاکە تۆ بەتەنها دەتەوێت یەکەم زاتوو بمری ئەو جوڵەی کەمێک ێزاکەرە هەندێک شەکردنی ڕادەنسی تەما زۆربەی سایانەکانی پێش زۆر شتێ بەکاردێنن لەوانە ڤێژیتا و ناپاش بەکاردێنن ئەو جوڵەیە پێویستە خۆم تەواو بەهێزکەم باوەڕەکەم بەکاربێنمەوە بۆ شوازە لێدانی زیاتری کاریگەر پێوی زۆر باشە هەمان ئەو جوڵەی دەمەکەی تر کردمان باش بوو پێشەوەی ئەو لە ئێمە بداتن ئەم بەکارهێندا بوو ئەو ویستی بەرامبەرم بەکارهێنی ئەم پێشی بەکارهێنێ بەرپەرزدانەوەی باش بوو درەوە یاریە کۆتایی هادێستا ئێستا یاری کۆتایی دێ بۆ بەرگێکە ئێمە تێکشیانەوە خراپە کامێک کامیای دەبێت زۆر لێ بدەن کە بتانی مەجارێکی باش بژین و زۆر خێنی لێ بڕاتن ئەو کاتی یاریکردن تەواو بوو دیسان هەمان شتی وتەوە زۆر چاکە ئەو بەدڵە ئەو بەدڵە ئەو لێدانەش لە هەمووی باشتر ئەمە کاتمان لێ دەگەڕێنەوە کەمێک خێرا خێرا چێشتێ لەبێنەوە ئەو نا ئێستا باشە مەجالێکمان هەیە هێزەکە خۆمان کۆکەینەوە ئەو لێدانەکەی ئەو بەقووەتر بوو دای خۆشێت کەمەکانی لە ئێمە کەمترە ئەو نێهێشتە و توانایە بەکاربێنە بتوانم توانای خۆم کۆکەمەوە بە تەواتی شارژی پاوەڕەکەم کەم
بە شێوازە باشترە ناتوانین بە تەواوەتی کاریگەری سەمانەبی. بەشێت ئەوەیە لێدان. ئەو نا دیسانە ئەو جوڵەیە خراپە خراپە خراپە. ئەو نا نەبرین باشە. ئەو بەسەر لێواری مردنی هەردووکمان. بەژێ بەژێ ئەوم زۆر زۆر بەدڵ بوو باش بوو بە جارش کە تایمان پێینە هەندێک شەڕی قورسە ئەو جاریان بۆی جارێک بۆکو بۆ تاواتی بۆ شێوێ بەهێز نییە کە پێویستە بەهێز بین. پاوەڕەکەی بۆ لێڤڵی 1330 دەڵێ پاوەڕەکەی بۆ زیادە بکە تیشک دەخاتە سەر شتەکەی ئەو هێزەکەی تیشک دەکاتە سەر هێزێک خۆی لە بۆ ئەوەی باشتری بکات و لێدانێکی بێستر دروست دەکاتەوە لە جوڵەکەی تێگەیشت. تانە لۆوەکان ئەو توانایان نییە کۆنتڕۆلی خۆیان بکەن لەسەر کلکیان کاتێک کە کلچیان دەگیرێتە ئەوە لاواز دەبن بەڵام ئێلیتەکان بۆ شوێن نینە لەوانە ڤیجیتا بە کلچی تێک ناچیتن بە کلکەکەی. فێڵ لە کاکارۆت دەکاتن دەڵێ بەجێتان دێر ماسان لێدێن و ئازاری خێزانەکەت نادەم. You might actually be the dumbest guy I've ever met. Don't think I'm going to show you mercy just because you're my little brother. دەرێ هیچ بەسێکت پێشان نادەم لە بۆی کە براگت سوێی منی. دەر ئێستا کۆتاییت پێ دێدەم بۆ نزیکان. دەرێ ئاسوودە بە کە ناتانی ئەو شتێ بکەی ئاسوودە بە کە ناتان درێ ئەو شتە بکەی. گۆهان تووڕە لە بۆی کە ئازاری بابی دەداتن دەرێ بە تەنها باکەم چێ بێڵە واز لە بابم بینە. خۆی گۆهان زۆر باقوتە بەڵام لە بۆی منداڵە جاری هێزەکەی خۆی نازانیتە. تۆ دەمریت ڕام گۆکو گرتیەوە. دەرێ ئەم قووەتە لە چێ هینا بە گۆکوی دەرێتە دەرێ پیکۆڵۆت دواش چانسی ئێمەیە ئەنجامی لە تا ڕادێن سوی گۆکو هەردووچیان دەمرن. ئێستا ئەو شەڕ کۆتایی هەیە ڕادێنس بە تەواوەتی لێ ناچوو. دەڵێ ئەستەمە دەڵێ ئەسلەمە باوەڕ بەو شتەی ناکەم کە ئەوم بەسەر بێ ناتوانم بۆ شێوە مەبەستەی نایە بۆ شێوە بمری. دەڵێ باوەڕ دەرناتوان باوەڕ بۆی بکەم کە کاکەڕۆت ژیانی خۆی خستە مەترسیەوە واتە ژیانی خۆی بەخشی لە پێناو شتێک. تو گەمژەی کاکەڕۆت لە بوو پاراستنی خەڵکی کرد وەروە دەتوانرێت زیندوو بکرێتەوە بەهۆی ڕێگای دراگۆن بۆڵەکانەوە. دەڵێ کە ئەو دراگۆن بۆڵان هەر ئاواتەگەیان هەر داواکاری کرد لێ هێبیتەن لە بۆت ئەنجام دەدا.
Everything you just said دەرەم شتەکە تو دەیرێ was transmitted to them on the other side of the universe. Once they've learned that I've died, they will come here. دەرە یەکەم جارە مردم لەوەی فێڕووم کە بزانە کە ئەوانی کە دێنێران لە بەقوترن کە لەو دیوی یونیڤەرسەوەین لە دوی جیهانەکە ئەولایەنە Just 1 year from now. دەرێت تەنها 1 ساڵتان لە پێشە لە ئێستاوە کە ڤیجیتا و ناپا بگەنێرانە دووسایانەکەیتێ Even stronger warriors arrive. You two have no hope of beating them. دەرێت تەنها 1 ساڵمان لە پێشەوە کە بگەینێ پێشەوەی ئەو کەسە بێزانە بگەنێرە دەڵێ هەردووکتان توانێوەتان یەکە بیان بەزێرە تەنها کاتە چکەم شتان لە بەردەستە هاتە ناتان خۆیان بۆ شتێ بێزکەم بە حیسابی ئەو کە بیبەزێن ئەو کەسانە ببەزێنن جەماعەت هاتن ماسەر ڕۆشی مامۆستا ڕۆشی و کۆرلین و ئاینتکە گەیشتنەوێندرە I see. That's pretty دەبینم much it. Come on, Goku. Hang in there. It's not like you to give up so دەڵێ easily. گۆکو هەستەوە Krillin, you know, dying is a lot worse than I thought it would be. Yeah, but don't you worry. We're gonna bring you back really soon. دەرەکەمە دەمیت هەموو زوانە دەتگەڕێنینەوە دەڵێ سوپاس Thank you. Goku! What the? He's gone! Interesting. وەتیەوە چییە؟ I bet Kami has something to do with this. Eh? Well, I guess we can put our minds at ease if Kami's involved. You guys کامی need to دەیباتە get control. جیهانەکەت کە لێندە یارمەتی Kami دەدا doesn't possess the power needed to bring someone back to life. Also, Goku's kid will be coming with me for the time being. What? You're kidding, right? What are you gonna do? دەڵێ کۆهانی دێباتەن دەڵێ منداڵەکە گۆکو دەبم That kid could be دەبی capable of فێری کەمێکی We're going to need all the ڕاهێنان power پێ we بکەن لە can بۆی to کە get بەهێزتر بوو those بتانی ڕۆبەڕێوە کەسانە Saiyans بتەوە in a year's time. دەرێ پێویستە هێزێکی زۆریە بیتن پێش ئەوەی کە ئەو کاتە تێپەڕ بیت واتە پێش وەستایانەکانی تکە بگەنە سەرزەوی Once Goku's revived, tell him he'll get his son back and in better shape than he left him. دەرە کاتەکە گۆکوش دەگەڕێتەوە ئەو کاتە کە ببینتن کە کوڕەکەی چ گۆڕانکارێکی بەسەر داهاتیە Meanwhile, on a planet far, far from Earth, لە هەسارێکی دوور دوور لە زەوی ئەوەتە ڤیجیتا و ناپا و دووسایانێکە پێویست دەگەنە سەر زەوی پاش ساڵشیە Got himself killed. he always was an embarrassment. Still, I must admit, I'm very interested in these Dragon Balls. So they're capable of granting any wish? دەڵێ زۆر حەزەکەم کە ئەو دراگۆن بۆڵانە ببینم زانم ئەو دەمە داواکارێکی لێ بکەن Raditz back from the dead. دەرێ داواکاری دەوەی کە ڕادێنسی بگەڕێنەوە ژیان He laughed. دەرێ بە پێکەینە مەینە دەرێ زیاد لە حەدە و مامەکارینە For immortality, can دەڵێ you imagine داواکاریەکەی من ئەوەیە کە نەمرین پێ ببەخشی they stand in our way? Sounds good to me. Count me in. Invigorated by the prospect of attaining immortality with the Dragon Balls, the two Saiyans made their way to Earth. دەڵێتن دێتن نەمریەکە بەدەست بێنتە لەو دراگۆن بۆڵان لە بەندێ ڤیجیتا سەرزەوی دراگۆن بۆڵەکان کۆ بکاتەوە جارە بەخۆی دەستن لە بۆ ویشەی جەنگا قورسەکە لە ئێدە ڕوو دەدە دیسان ئەوەتە هاتمە دیانی ڕۆحەکان And that is why I brought him here as he is, to be trained further. دەرەوە میناتێر لە بۆ ڕاهێنانی زیاتر بکات I
I humbly پێویستە تۆ ڕێگەی پێدە لە بۆی کینگی ئەماتوو کە I see. بۆی So کە you're ڕاینام intending to کاتم take this heaven-bound soul لەرێ and کەسێکی subject بەهشتیە him to the grueling 625,000 دەڵێ mile پێویستە long straight way 625,000 so he can meet مایلی King ببڕیتن لە سەر ڕێگا مارەکە تا بگاتن بۆ شوێنێکە If you پێویستە ڕای wish to نایلی see بکە King Kai, then I suggest you be بۆی on کە your way. دەوێتن کە I should کینکای warn you ببینیتن that no one has پاشاکای ever ببینی made it successfully, other than myself, of course, in over 100 million years. لە بۆ ئەوەی کە سەرکەوتوی بیتن پێی بگاتن پێویستە 100 ملیۆن ساڵی دەوێتن Did a guy named Raditz come through here? Yes, we've got him marked down for hell, of course. باستی ڕادێن سیەکە دەڵێتن کە ئەومان نار لە بۆ جەهەنەم دۆزەخ He sure did. He definitely didn't go quietly, but I sorted him out. Whoa! You must be one heck of a strong guy. بەڕاستیە تو So, کەسێکی you بەهێزی were sent along with him, huh? I am the great King Yema. درێم کینگی ئامان I گەورەمە occupy a position above that of the Earth's guardian. Do you know what that means? لەسەر هەمووانەی کە پارێزەری لەسەر پارێزەری زەویش You don't ئاتۆ seem to دەسەڵاتم لەموان understand زیات what I'm saying. Of course I'm strong. But But it's not only just I'm my بەهێز. strength that serves me in this position. You need brains to do this kind of managerial work. Man, what work? Now then, to help you better understand my work, let's give you a little quiz. لە بۆی لێم تێبگە پێویستە چەند کویزەکت پێ دەکەم پێشەوەی کە بنێرم لە لای کینکای Then I guess you don't need to see King Kai. دەرەگات و وەڵامەکان نەزانی ئەوە ناتان بچێ لای کینکای Okay, I'll take the quiz. Why didn't you say that from the beginning? Anyway, let's begin. ئەو قسانێکە تازە لە گەیری کردیا لێ دەپرسەوەیەکە بێکە کە چۆن وەڵامی دایتەوە Correctly. ڕادێنس لە بۆ دۆزەخە تەوان باش نییە That's right. He made a mess of enough planets to earn himself a place in hell. In fact, he's one of the biggest pains we've طبعا ever had to deal with. ڕاستت کە لە بۆی شوێنی ڕادێنس دەبی جەهەنەمی لە بۆی کارێکی خراپ ئەنجام دێ دەبی برێن کینگی ئەمە کینگی ئەمە بەهێزترا Correct. هەر بە خۆی مەبەستی Of خۆی course I am much more powerful. لە کامی ئاسەس بەقوترە دەرێ زۆرش لەوی بەقوترە دەڵێ بەڵێ کینگی ئەمە دەرێت و لەم بەهێزتری Next question. دەرێ پرسیاری داهاتوو هەمووان لێرانە دادگای دەکرێن جگە لە ینی بە ئەرزەکان و ئەوانەی خەڵکی دەرێ ئەردیشن All who die come here. Like your brother. He wasn't an earthling. دەرێ ڕاستت کرد هەروەکو کە براکەت کە لە ڕادێنس خۆی برای گۆکووە لە ئەسڵدا لە سایانسەکان دەڵێ کە ئەو خەڵکی زەویش نەبوو بەڵام لێر دادگای کرا دەڵێ دەتوانرێت کەسێک بگەڕێندرتۆ لە ژیان دەڵێ بەڵێ Not bad. درێ خراپ نییە Correct. دەرێ ئەوش ڕاستە Dragon Balls are a دەرێ بە بەکارهێنانی دراگۆن بۆڵەکان کە گەپێژبی دەرێ ڕقم لەو شتەشە doesn't even matter. دەرێ ئەو کارەکانمان خراپتر دەکاتن Blasted balls anyway. Care to shed some light on that, Kami? لە مەبەستیەوەیە کە دێڕخنێ لە کینکامی ببینتەوە چکە کینکامی ئەو دراگۆن بۆڵانی دروست کردیا Whatever. Moving on. پێنجدەمی پرسیارە تەوان Sorry, دەڵێ هەڵەیە but that's incorrect. Huh? What? چی؟ Fifth question, right? درەوە پرسیار پێنجەمە ڕاستە؟ What? ئەو دەیژمێتن 1 و 2 3 و تەمان پێنجەمە بەڵام بەخۆی غەڵەتی حساب کردیە Of course it was. دەرێ بەدڵنیاییەوە I was just testing you. دەرێم تەنها تاقیم کردیەوە بەخۆی نیە دەزانی بۆ فێلێ دەرێ تاقیم کردیە Well, دەرێ لە what was the تاقیکردنەوەکە لە true fifth question? پرسیارەکان دەرچوویت There's that trademark denial of his. I heard that, Kami. Maybe I'll send you to hell when it's your time. Please forgive me, Your Highness. Boy, he's got one hell of a sense of hearing. Oh, you think you're some sort of funny man. دەرێت کەسەش پێکەنی That's ناوی enough of all this.
I will allow you to see King Kai. بریم ڕێگەت پێدەم کە کینکای Bunch, ببینی. Mr. Yema. Don't tell me you've forgotten who you're talking to. برێ خۆ King Yema. لە بیری نەکەێت تۆ قسەی لەگەڵ چێ دەکەی. گۆکۆن دەگاتە جاربار If you're هێکەڵ going to دەکات. see King Kai, then go. Well, this is where we part ways. کاتی بڕاتە لای کینکای گۆکو بڕۆ. I'm not really sure what to expect, but I'm pumped to meet this King Kai guy. ئەو هێزەکانی کینگیاما و کینگ کامی بوو کە ئەو کەسکیان کامیان لە کەلەگە گۆکووە ئێستا حالیان کینگکایش قەزەمە شینەکەیە ئەوەی هەزارێکی بچوشی تایبەت بە خۆی هەیە لە کۆتای ڕێگای مارەکە سەر لەسەر زەوی گۆهانە پیکۆڵە هیناتی دێڕایەنانی پێ بکاتن Time to wake up, kid. ئێستا کاتی ئەستانەیە منداڵ زۆر نووستی ئەتو چێ Listen up. Time for a reality. لە جێ بگرە Your daddy is dead, okay? دەرێ بابت مردیە باشە Sacrificed himself to kill the man who kidnapped you. In case you forgot. What? دەرێەوە دەبی نست My dad's. دەرێ باوکەم دەست بەگریانی کرد If his friends are vigilant and able to find the Dragon Balls, they can bring him back. دەرە بەڵام دەتانین بە ڕێگای دراگۆن بۆڵەکان Other things to بیگەڕینە deal ژیان with. Though we were able to defeat Raditz, it sounds like we've got دەرێ ئەو لە زیاد buddies to worry بەدیلی ئەوەی about کە now. ڕادێنسی کوش خۆی بە کوشتێندا If that's really the case, Tao your bukujita. father and I probably aren't going to be enough to take these guys down. We need power. Your power. You're going to have دەرێ to ئێمە learn to پێویستمان fight دەرێ and چەند defend کەسانێک the دێنە کە بەهێزن دەرێ پێویستمان بە هێزەیە هێزی تومان دێتن لەبەر دەبێت خۆت باشتر بکەیت بەڵام I. ئەمن I'm no. دەرێم باش نیمە لە شەڕکردن لە شەڕکردن باش نیمە Quit your whining. دەرێت بەسە If I don't نووزانەوە get you into shape, you'll be tough enough for anything. Got it? So you're gonna train me? Okay. What do I have to do? دەرێت تووڕایان پێ دەکەی باشە To دەبێت live out بچێتەوە here on your own, without distraction. I'm giving you 6 months. If you're able to survive, دەرێم لێرە بەدێ that دێلم long, بە تەنها I'll teach 6 you مانگە لە how to پێشە fight. کە خۆت بێلیۆ لە ژیان ئەڵدەی لە بوومانەوە لە ژیانی دواتر دەتبینەوە بە تەنها بەجێ دێریێتە لە ماوە 6 مانگی خۆی بەهێز کاتن بەبێ ڕاهێنا دەرێ ئەم دەترسێم لێرانە بەجێ مێلە دیاری بە گۆهان دەکەین ئێستا حالیەن I'm hungry. ئەم برسیمە I need. پێویستم بە خواردنی هەیە ڕۆشنی خاوە بەدەستە من یەگەنا خێراترم دەکەت جارێ بەس دواتە خێرا دەبی دایکە باوکە I'm all alone. دەرێ من بە تەنیامە شەبەزمی گۆهان و ئەو دەیناسوورەمە گۆهان خۆی زۆر بەهێزە بەڵام نازانانی هێزەکەی خۆی چۆن بەکاردێنی زۆربەی کار لە ناکاو هێزەکەی بەکاردێنی ناشزانانی کو بەکاری هینایە هەز بە خۆی ناکە کو بەکاردێنی Oh no! Now I can't get down. دەرێم ناتان بچمە خوارێ پیکۆڵە Little
twerp. Didn't go and get What's up himself with Tuka? killed already, did he? داره با پیکولو یاری It's دکه like one massive tree. Looks like someone wants to die. داره کسی که دایتون بیکوشم باز پیش ما با این زاره هلا بشوله من لازم الان لپیشو سرداری او شاخه که تکا گوهان لسره Guess I'll have to take care of them myself. پیسه بخوام زاره اگم لیبیته لسیف کردن ده زرباره ها چشه وستان هنتی دکیتم پێویستان دە خۆراک کۆکۆکەینەوە کا لە چێ بوو ڕوبەڕووی ئەوانە ببینەوە زارێشتا چکە کۆمەڵک سێویشی لۆ کۆ دەکاتەوە زارێ خۆراکەکەی دوایەوە دەکاتن بەربەری ئێوارە دایەکە ناشەڕ لەبۆ دەکاتن دەی پارێزی لێدانێ بەهێزە لێدانی تریشمان لە بۆ دەبتەوە بەڵام زارێنە بەرەبەرە وزە و تایبەتمەندی و شەڕکردنی تازیان لە بۆ دەبتەوە یەکە بە یەکەیان کارکتەرەکان دەتوانێت جاڵ و گۆڕی هێزەکانیان پێ بکەی لەگەڵ زبڵانە تەنها کاتی خۆم بەفیڕە ببێ ئێستانەش لەناو بین مەزمانچکەشمان بێت کە لەوانە باشه لێیان دەدەین بە کۆمە باشه ئازاقان لە خۆمان دروستیان بکەینەوە ئەو نانێت بەکارینەوە ئەو زۆر چاکە کەمێک تاخیر دەستە سەر شتەکە زۆر باش ئەمە ماژەنا دەبین و ئینجا دەچین لە بۆ پەیداکردنی خۆراک لە بوون ئاشەوە سەڵ ڕووداوە شێ خۆی بە پێویستان سەر بکەین کاریگەرە سەر زۆڵەکەی ئەو نەبوو ئەو زۆڵە بەکاردێنی بەوە باشتر شەڕکردنی باشتر خێراتە شەڕ دەکەین تا فinish معك طبعا finish هیوادارم بەتەست کۆتایی ڤیدیۆکە سێکەن لەبووی بەتەواوەت لە چیر شارێتێکە Time to check on that little rugrat. Hopefully throwing him to the wolves toughened him up. پێویستم دەکشی لە بۆ فڕێدەم بۆ مشکە بچووکەی جورجی بچووک بۆ بێ مشکە
ئەوەتە I'm hungry. برسیمە So hungry. زۆر برسیمە Little brat. We still don't have what it takes to fight the Saiyans. His latent power is our only shot. دەرێ ئەگەڵ بەرامبەریان شەڕی کات لەگەڵ سەیانانە Just once I'll throw him a bone. دەرێت تەنها بەشی یەک لێدانە گەڵێتن یەک لێدانی پێ بکەیتن لە نادەستە Looks like there's only apples to eat around here. دەرێ پێویستە چەند ئەپڵەشی لە کۆکەمەوە سێی لە کۆکاتەوە One's probably not enough. Now where can I find some? Alright, this is all he's getting. زۆر باشە ئێستا It's لە بۆی proving to be a دەمەی real pain in my neck. بەڵام خۆی پێشانی ناداتن تاوان کە خواردن شتەکان لێ فرێت داتن لە سەرەوە فرێدە بە فرین ناستە لای هیچی ناکەیتەوە هەر دەگریتن Hate this place. لەم ڕقم لەو شوێن ئەم برسیمە ئەم پێویستە بچمەوە ماڵێ Apples. سێو Apples. چەند سێوەکەم دیتەوە Hey. بەزانی خۆی دیتیتەوە Wow. It's kind of bright. For nighttime, at least. درێ بۆ شەوە زۆر ڕووناکە It's Oh. the moon. درێ ئەو مانگە Wow. It's so big and round. This is the first time I've seen a full درێ بەڕاستی زۆر گەورەیە یەکەم جارە بۆ شێوە ببینم ئەو دەبێتەوە What the? ئەیب ئەو گۆرە لە گەورەیە کە سایەنەکان دەیبینێ بۆ شادە پێسە ڕوبەڕێک ببینەوە Transformed. So this is a Saiyan's true power. درێ بەڕاستیەوە هێزی سایەنەکانە ئەو گاڵتەیە What's going on? Let's transform into this thing. ناشبێن هێزی کەینەوە پێستا بۆ شوازە لێ بدەین تیمۆنەکەی لێ بدەین Gets out of his mind. No use trying to reason with him at this point. This'll end it. This'll end it. لە دوور لێ بدەین بە ئاسۆسکەفێمە زۆر لێ بە کاتەکە بەیەک لێدان لێمان دەدەم This'll end. That was unbelievable. ئەو دەوی دوورکەوینە دوورکەوە دوورکەوە That's enough, you little brat. Try this. بەسێزی خۆمان کۆکەینە لە بۆی شتێکی باشتری دەکەین زۆر باش هەتا لە نامان بێت ئێستا پیکۆلۆ شتێک دەکاتن نامێن پێش وەختە دێتان کەش بکەمەوە شتە چی تو دەزانم زۆر باسن کە پێش وەختە واو بۆ لێدانە What the hell's going on? He's berserk. There won't be any earth to ئەو protect چ this دەفرێتێتە kid. We Saiyans release our true power whenever there's a full moon. Even chumps گوێبیستیەوە بۆ کاتێکە That's right. ڕادێنز باسێک کاتێکە مانگ پڕ دەبێتن ئەوە هێزی ڕاستەقینی سیانەکان بە دیار دەکەێتن دەبن بە چ شێوازێک دەگۆڕن لەبەرەوە مانجی لە ناوە بەر پیکۆلۆ هەتاوەکو گۆیان چاک ببێتەوە
ئەو چاک بیەوە Who would have imagined a kid had such a transformation in him? Must be a چێ پێشبینیەوەی دەکرد کە ئەو منداڵە بێت بۆ ئەو گۆڕانەی بەسەردا بێتن دەرێ مانگ پڕی لە بۆوان بۆ شێوازەیە کلچی بڕیەوە واروە جکەشی لە بەرکرد دەگەشم شێرچی لە بۆ دانا کە لەمە دواتە خۆی پێبژێن You're gonna wish you'd never been born when I'm done with you. Hope you're ready. هیوادارم کە ئامادەوی لە بەوەی کە ڕوبەڕووی ئەو شتانە ببیتەوە کە بتوانم یارمەتی دەم ڕاهێنان پێ بکەم شایستەیەوە بێ پیکۆڵەت جارە دەوێتەن ترسەکەی بشتێنیتەن یەکەم شت اینجا دواتر بەخۆی ڕاهێنانی پێ بکاتن دەوێتن وای لێ بکاتن جەستەی خۆی بەهێز بکاتن گۆهان دوای 6 مانگ اینجا ڕاهێنان پێ بکاتە جەستێکی باشیەوی لە بۆ ڕاهێنانکردن ڕوبەڕووی ئازار و زەحمەتەکانی ڕاهێنانەکانیان بگرتەوە چەند مانجێک پێچوو کە گۆهان ئێستا لە جاران باشتر بووە زۆر برسیمە دیسان برسیتی من برسیمە بەس هەر ئەوەی دەخۆم میوەی دەخۆم لە پێویستە چەند گۆشتێکی بخۆم دەرێ بۆنەکی باش دێتم بۆنێکی خۆش دێ ئێ زەحمەت ئەرە چییە؟ ئاجرۆبی ئەرە وەکو گۆکو وای تەسەبوشی گۆکو وایکە مەنداڵ بوو دەرێ ئەتوو کوڕیان شتێک دەرێ بەڵێ من نام گۆهانە دەرێ ئەم یاجیرۆبی دەرێ ئەم گۆکوی دەناسم Man, must be pretty rough, huh? Having Piccolo on your back like that. I know the feeling. دەرێ کەسێکی باشە لە پیکۆڵۆی کاتێکە ڕوبەڕوویەک دەبوونەوە On and on about how you were kidnapped and needed help or something. Anyway, she wouldn't leave me alone about the whole thing, so that's why I'm out here. But you know, I kind of got lost looking all over the place for you. I was starting to get worried. I was just about ready to peace out and head home, so good thing you found me, huh? دەرێ لێرانە بەجەم بێ بڕۆ لە خۆتم لە گۆشت و شت کۆبکەوە دەتەوێت خواردنەوە بخۆوە دەرێ ئەوە گۆشتەکەی منە دەرێ ئەم بەس فێر دەکەم کوڕایی بکەی دەرێ یارمەتیم دا دەرێ ئەگەر پیکۆڵە بزای دەدەم کوژیتە ئەم دەبمە مامۆستای ڕاوکردنت دەرێ شوێن فەرمانەکانی بکەوە لە بۆی بە باشی فێروبی کاتەشی بۆ بکەم بە باشی فێروبی دەرێ مامزەکانە نزیکدارەکانە دارتوانێ فڕێدی نییە گۆهان طبعا لەولایە ئاوەتە بە شێوازە دوومان زمان ڕاکرد پێویستە سێ ڕاوکەی
ڕاومان کرد ئەوی جەستە دەیبەی Right. I got them all. ئێستا زۆر باشە ئێستا خواردنەکە ئامادە دەکات و دەیخوا Yeah, this ought to do it. ئەنجام You بدە should be good on your own now. ئێستا تو باشتر لە بۆ خۆت Wait, you're leaving? See, بۆ the thing is, چارەکە I'm دەڕێی actually training under Kami right now. دەرێ بەڵێ دەیبچم ڕاناکۆم لەلایەن That کامی geezer's gonna flip his lid. So yeah, you know, دەرێ I ئەو think I'm کەسکە gonna فیسە do this. دیسانەوە دەگەڕێتەوە Okay. دەبی نابی دەرێ نابی ئەو بزانیتن ئەمە دیارەتیتم لێە ئەو بەستی پیکۆلەیە پیکۆلە چکان دەک تۆڕەتوندا کەفیان پێی نایەتن I'm sure I could find something to eat, but I really wish I could go home. دەرێ ئێستا باشم فێرم کە ئەندە خواردنم لە خۆم پەیدا کرد بەڵام هەر پێویستە بگەڕێمەوە ماڵێ ئێستا کۆمێنیتی یاجیرۆ بشمارە بوو بۆ چەند مانگەشکە پێچوو ئێستا کاتیەوەیە کە پیکۆلۆ ڕاهێنانی پێ بکە No way the Pero Saiyans sí, are here yet, but I'm sensing incredible power. رێکە سانەکان هاتیێرە بەڵام ئە من هەز بە پاوەڕێکی زۆر دەکەم ینی هێزەکی گەورە دەکەم Goku can't possibly be back already. There's no sign of the Dragon Balls having been used yet. لێرە هەنە کۆتایی بە پارتی ئەو جارەمە دەینم هیوادارم بە دڵتان بۆ بی لێرەوەش چاڕوانی پارتی داهاتم هیوادارم بە دڵتان بێتە کاتشکەوە بەخواتە نەسپێرم خواتان لەگەڵ